هەمووی چەند ڕۆژێک بوو ئێمە لەسەر ئەم منبەرەوە پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزانمان لە بەڕێستانە کرد. مەرحەبا مەرحەبامان ئەکرد و ئەمڕۆ مەڵ ئاوایی لەو مانگە پیرۆزە ئەکەین و ئەمساڵ ئەم مانگە پیرۆزە وا لەوەیە کە ماڵ ئاواییمان لێ بکە و جارێکی تر بڕاتەوە، ئیتر جارێکی تر ناگەڕێتەوە تا ساڵێکی تر. ئیتر نازانم کێمان توانی سوود لەم مانگە وەربگرێ وەکو پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بۆ خۆی بەهەشت بکڕێ و بتوانێ ئەم مانگە بکاتە فرسەتی لێبوردەیی خوای پەروەردگار و کێشمان ئەم فرسەت و هەلەی جارێکی تر لەدەست خۆیدا و پەنامان بدە. رسول الله فرمي رغم أنف رجل دخل عليه رمضان ثم انسلخ ولم يغفر له. پیغمبری خوا صلی الله عليه وسلم افرمي دوراو بدبخت کەسێک کە مانگی ڕەمەزان هاتە سرا و پاشان ماڵ ئاوایی کردو نەیتوانی غفران و لێبوردەیی خوا بەدەست بێنێ لە مانگە پیرۆزە. ئەم مانگەی کە ڕۆژوەکەی ئەگەر بیگرتایە بە جوانی ئەبووە مایەی ئەوەی کە خوا لێی خۆش بێ، ئەگەر شەونێژی و تەراویحەکانی بە جوانی ئەنجام بدایە ئەبووە مایەی ئەوەی کە خوا لێی خۆش ببێ، ئەگەر شەوانی قەدر بە جوانی دابنشتایە و لەبەر خاتری خوای پەروەردگار زیندوی بکردایەتەوە ئەبووە مایەی ئەوەی خوا لێی خۆش ببێ. نەخۆش بوو عوزری هەبوو بەڵام خوا ئەیتوانی شەوی قەدر دابنشێ و بێدار ببێ و لەبەر خاتری خوا ذکر و عیبادەت بکات لەو شەوە مبارەکانە و ئەیتوانی تەراویحەکان لە ماڵی شابی ئەنجام بدە، بەڵام ئەمانەی هەمووی لەدەستدا شایستەی ئەوەیە سەرخۆشی لێ بکەی. بەڕاستی هیچ کۆسکەوتنێک ئەوە نەی کۆسکەوتنی لە دەستدانی هەلەکانی مانگی ڕەمەزان گەورەتر نییە، چونکە کەس نازانێت جارێکی تر ئەگاتەوە بۆ مانگە یا ناگاتەوە. ئەمە فرسەتێک کە خۆشەویستەکانم ساڵان خوای تەعالا ئەم فرسەتە و ئەم هەلەمان پێ ئەدا بۆ ئەوەی بیرکەینەوە، بۆ ئەوەی بینە خۆمانە، بۆ ئەوەی بزانین ئەم ژیانە زۆر کورتە. چۆن ئەم مانگە پیرۆزبایی هاتنەکەی و خەم خواردن و حزن و بێتاقەتی ماڵ ئاوایەکەی زۆر لە یەکەوە نزیکە، بەخوا ژیانی هەر یەکێکیشمان ئاوایە خۆشەویستەکانم. کاتێک کە گوێزەوانت بۆ ئەکەن کاتێک لەدایک ئەبی و کاتێکیش کە تەعزیەت بۆ ئەگێڕن کاتێک ئەمری، وەڵڵاهی هەر وایە. یعنی مەسافەیە کە چۆن ئەمە ئاوا بە سەریعی و بە خێرایی تێپەڕ بوو، ئەویش ئاوا بە سەریعی و بە خێرایی تێئەپەڕێ. تەمەنی هەر یەکێک لە ئێمە لەحەزاتێکە و تێئەپەڕێ و پاشان ئەوەی کە ئەمێنێتەوە محاسەبەکردنەکەیە، ئەوەی کە ئەمێنێتەوە خۆشەویستەکانم بەدبەختی هەتا هەتاییە یان بەختەوەری هەتا هەتایی. بۆیە ڕۆژێکیان رسول الله صلى الله عليه وسلم نووسبوو لەسەر حەسیرێک، حەسیرەکە تەأسیری لە پشت و قەبرغەی پێغەمبەر کردبوو صلى الله عليه وسلم پێوە دیار بوو. ئیمامی عومەر زۆر بێتاقەت بوو، فەرمووی ئەی پێغەمبەری خوا بۆ فەرمانت نەکرد شتێ داخەین ئاوا ئازارت نەدا، عەزیەتت نەدا. رسول الله فەرمووی ئەی عومەر مالی وەلی دنیا، فەرمووی ئەی عومەر من چیمە لەم ژیانی دنیاە ئەوە ناهێنێت، چونکە ما ئەنە ئیلا کەڕاکب استظل تحت شجرة، من تەنها وەکو مسافرێک وام ئەڕوا لە پاڵی دارێکە لە سێبەری دارێکە ئیسراحەتێک ئەکات و ثم راح وتركها، ئەمجا دوای ئیسراحەتەکە ئەڕوات و تر بەجێی تێڵێ. یعنی تەنها وەکو پشودانی ژێردارێک سێبەری دارێک وایە ئەم ژیانی دنیا. هەر ئەوەندەیە بەخوا برا عەزیزەکان. چەندێک تەمەنمان کردووە هەر وەکو خەوێکە بەڕێزان، خۆشیەکانی ذکرەیات و یادەوەریە و ناخۆشیەکانیشی بۆتە ذکرەیات و یادەوەری، هەر ئەوەیە بەڕێزان. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نصيحەتی عەبدوڵڵای کوڕی عومەرەکە ئەفەرمێ كن في الدنيا كأنك غريب أو عابر السبيل. پیاوچاکان ئاوا سەیری دنیایان کردووە، وتیانە ژیانی دنیا لە حەزاتێکە و تێئەپەڕێ، قاعەیەکی ئیمتیحانە، هۆڵێکی تاقیکردنەوەیە، خۆشیەکانی و ناخۆشیەکانی هەر ئەڕوا و تێئەپەڕێ. بەخۆشی بیبەیتە سەر، بە ناخۆشی ببەیتە سەر، لە حەزاتێکە و تێئەپەڕێ. و ئێمە ڕۆژانە بە دەستی خۆمان
ببرچاوی خۆمانەوە دۆستەکانمان بەڕێ ئەکەین بەرەو قیامەت و ئەیژزانین لە 100% سرە ئێمەیە. ئەگەر وانە بواە ئێستا ئەبوایە لێرەوە هەتا ئەوسەر باوکو و باپیر و باوکی باپیر و باپیری باپیرمان بواە تا ئەوسەر جێ ئێمە نەبوویەوە لەناو ئەم مزگەوتە. لەم سەرزەویە کە تیای ئەژین جێ ئێمەی تیا نەبوویەوە چونکە ئەگەر ئەوان بمایەن، بەڵام ئەوان ڕۆیشتون و ئەیژزانین سرەی ئەو ڕۆیشتنە و ئەو ماڵ ئاواییە ئەگا بە ئێمەیش، بەڵام بیری لێ ناکەینەوە. بەڵام تێنافکرین ئەم هەموو مناسبە و بۆنەیانەی کە بەسەرمانە دێوەکو ڕەمەزان ئەوەمان بیرەکاتەوە، ئەبێ ئێمەش بیری لێ بکەینەوە. خۆشەویستەکانم، بۆیە المال والبنون زینة الحياة الدنيا. ئەو ماڵ و پارەیە، ئەو سەروەت و سامانەیە، ئەو سیارەی کە ئێستا لە ژێر تایە و شانازی پێوە ئەکەی ئاخر مۆدێلە، ئەو ماڵەیەی کە بە دڵی خۆت دروستت کردووە هاي لناوية والله تو ميواني تيايا، والله تو نية، والله تو نية. حرماوية كبدسي تو لو دا لدس الدرج راكب تدسي كساني كتر. واصلا سوباستي شناك. واصلا تو يعني هذا بينا نينيت. اگر بجنجيتي ممري والله جنك دوايتو حرماوية اگر خوي بقريتها صالك تو زياتريان كم تر يشوكا وطوي لبينا نينيت. والله من على كانت ناين ما ويك دين سرداني خبرك تكن والله دواي او سرداني خبرك شدناك نايكن بريزان اجر بلي ناخر من الله كاني من واني والله وان والله وان تو وابوي بو في شكاني خود اواني شوان اما جياني دنيا بويا باقينا خو معنا انشن روجي كما معنا لا يعني ام يقدر روجمان ما ولا مانجي رمضان اقام عليه بيتشنشتكي زور جرينجا عمر كوري عبد العزيز خليفي قوري إسلام كهندي أيضا بالي إمامي أبو بكر وعمر وعثمان وعلي ألين بينجم خليفي راشدية لقورية وأول أولى ثمانية أو ما وياك بيني بولا قال أوانا والله ما نبي أبيكي صالح وإيمان دار بوا دو صالوا يقدو مان خليفاتي كردوا بلام بوا تدرسي بوها موت أمتي إسلام إمامي عمري كري خطابي خص بيني خلق أما ندع عادل بوا يتر عدالتكي يعني ضرب المثل لها مدنيايا لما أودوا صالة أمك يا برزاء كاتي خليفة وتر رمضان لكوتايا يا الله بخلقي بلين لكوتاي رمضانان لبيريان نتشي دوش زور جرينجا يا كم يان زكاتي سرفت زور جرينجا بو أوي خويان باكنوا بو أوي بيت طهرة للصائم وطعمة للمساكين صائم لوانيا الرجوان احتمالي كمكرتيك هبو بيقسيك أم لايك أو لايك باخوي باكاتوا او زكاتي سرفتري بدا بخوي مالو منالي وهم خواردن يكو يارمتيداني كي فقير هجارانا لروجي ججنا او سرفتري جرينجا بيتان نتشي هر امرو بيدن ما يخنس بيني خلق زور لما وي امسي او نصالي ملايتي من خلق كي زور يا والله ما مسا احلى بيرمتو هر يس الليله درتو يكسر بيدا قلنا داو اقريش اترسيله بيرد بتشي او اما سنوقك ما دانا وهي سرفتري وزكاه قشت منالك وخوتش وسي هزار اخيت النبي هروها اجد اتيوب خواردن يجبي ذي هر تيشنيه بس خواردن يستحاليا سود بفقير وهجاران ناقيني راسه عندي لزانيان متيانا الا ابي بخواردن بدري بناي لسر اوي كردو كبي غمري خوا صلى الله عليه وسلم كاتي خويا بخواردن امري كردو چونك لو كاتب براينا بارن نبوه فارهب ودينار والدرهم بوا درهمك وديناركش باساني دس نكوتوا امجا بجبواي خلق استفاده لنا اكر هر فيها بيرة بتمنكاني خمان إيه مكاتي خوي بارا نبو لكاتي خمانة من تا أو كاتب منال بومبيرم تي يل كمان أدا كما تمانا كري جو قلمان أداش تيترمان أكري نبو هر أوبو بازور خمان نخلطينين بلين إلا عبرنج تو برنجك أبي فقيرك إيش استفادي لناك هر كي دايتي دسي خوش بيض خواي يقول لي قبولك بلان بخوا أو برنج جاري وهي لما لا الزورة عليه خوزقاء من أبوها خلطي يسي بمريشك وبقوش ومش ثانية برزان أجنات ججنكي أو ججنانية كبيغمري إسلام أيوه بويا بارك بدن لها مش لشاكتر يتر زور خوتها مشغول مكان من أمل علم وقس أكم ناش لهم أوكي دروسنية أوكش دابيخ وخواخيرت بنوسي بس بخوا برينا خواردنك أو سودينية أمره حزناكم نمونه بينما وباس وخواز بكم لسر أم بابتت شو كأم بابتت زانايان تيا قسيان زور كردوا منش نمونم زور للايا كوا خلق خواردني بردوا وهيش سوديكي نبو كابرا هركوز فردي برنجي بايعي على مالات وري بريتر بايعي اخي تسري استفاديكي
ئێمە چی ئەڕای فرۆشە کابرا بە خەساری فرۆش مامۆستایەکی خۆمان وتوی کاکە ئیلا بێ برنج بدەن ڕۆی برنجیان ئاوردوو بهێنن بۆ ئێرە من تەوزیعەکەم ئیتر هاوردیان هەرێکێک 10 کیلۆ 15 کیلۆ خسۆبان دا یەک خەرمان برنج دروست بوو ئەم جاوتی فەقیرەکان بێن با بیبن وتیان وڵی مامۆستا من چی لەگەڵا بکەین برنج تشی تێکەڵ و پێکەڵ بووە ئەمە چی نازانیت چی لەگەڵا کەس نەیبردبوو فەقیرەوەی بۆ چییە ئەم جا ڕۆی فرۆشتێ گەنم فرۆشەکانی کەلار گەنم فرۆشەکان وتیان وڵی مامۆستا ئەمە لەبەرەوەی تێکەڵ و پێکەڵ بووە هەر ئەو پەڕی کیلۆی ڕبعەکەکە دەرجاتی ئەوەی کە خەڵک 3000 بدا بۆ گشت نەفرێک دوای کیلۆی بە ڕبع فرۆشتا یعنی هاتە 750 کەمتریش بۆ گشت نەفرێک دوای فرۆشت پیان و پارەکەی داوە فەقیرە ئەمە على ئاساس سنەتی پێغەمبەری تەطبیق کردووە ئەنا خۆی خەڵەتێنێ هیچ تر نییە بۆیە ئێوە خۆتان مەخەڵەتێنن بە دەنگی زلە و بە هاوار و هات و هاوار سوودی نییە دینەکەی ئێمە دینی حکمت و عەقڵ و ماریفەتە خۆتان زۆر بەوە مەشغوڵ مەکەن پارەکە بدەن زۆر چاکترە و زووش فریای خۆتان بکەن هەر ئەمڕۆ بیدەن گشت نەفرێک 3000 حتا ئەگەر مناڵێکتان ئەمڕۆژ لە دایک ببێت تا ئێوارە هەر سەرفترەکەی بدەن شەویش لە دایک ببێ بیدەن چونکە ئەم سەرفترەیە لە شەوە فەرزە بێ لەسەرت بەڵام پێش وەختیش ئەتوانی بیدەی هیچ کێشەیەکی تیان نییە و خۆی تەعالە لە هەموو لایە قبولی بکە ئینشاء الله داواکەرم لە خۆی پەروەردگار بە خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدا دامەزراومان بکە لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە یا ڕەبی خوایە ئێمە عەبدێکی ضەعیفی تۆین یا ڕەبی خوایە داوا لە تۆ ئەکەین لێمان خۆش ببی عەفومان بکەی ڕەمەزانت لێمان قبول کرد بێ یا ڕەبی یارمەتیمان بدا ئەم یەک دوو شەویش کە ماوە بتوانین بە جوانی ئەرادەتەکانی تیا ئەنجام بدەین بتوانین خواپەرستی تیا ئەنجام بدەین زکر و سەڵاواتەکانمان لەم شەوە مبارەکانی کە ماوە ئەنجامی بدەین یا ڕەبی خوایە خۆشەویستی خۆت بخەرە دڵمانەوە خۆشەویستی پێغەمبەرەکەت بخەرە دڵمانەوە یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدە ڕەحم بە مردوەکانمان بکە ماڵ و مناڵمان ساڵح بکە طاعەت و عیبادەتەکانمان لێ قبول بکە بە تایبەتی سەرفترە و زەکاتەکانمان یا ڕەبی خوایە بە خاتر ناوە جوانەکانی خۆت بە خاتر ئیسمی عەظەمی خۆت کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگرە آمین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحبه أجمعين خۆشەویستەکانم خاڵی دووەم کە عومەری کوڕی عەبدولعەزیز گرنگی زۆر پێدا ئەویش ئەوەیە داوای لێبوردنکردن لە خوای پەروەردگار لەوەی کەم و کورتێکمان هەبوو بێ لەم مانگی ڕەمەزانە زۆر گرنگە داوای لێبوردن لە خوا بکەین خوا لێمانی وەربگرێت بەڕێزان زۆر دڵتان خۆش نەبێ بڵێن لە 100 خوا وەری گرتووە ئیبراهیم عەلەیهی السەلام پێغەمبەری مەزن باوکی پێغەمبەران ئیسماعیلی کوڕی کە هەردوویان لە ساڵحترین پێغەمبەرەکان بوون خوای تەعالە فەرمانی پێیان کرد ئەو کەعبە پیرۆزە دروستکەن بۆ ئەوەی مسلمانان بیکەنە ڕووگەیەک بۆ مسلمانان تاوەکو ڕووی تێ بکەن لە کاتی نوێژ و عیبادەتەکانیانە و حەجی بۆ بکەن ئەو ماڵە پیرۆزەیانە دروستە کرد خشت لەسەر شانی خۆیان تا ئەو ماڵەیانە دروست کرد دوای ئەوەی کە تەواویان کرد خوای تەعالە لە سورەتی البەقەرەیە بۆمانی باسەکە ئەفەرمێ کە دروستیان کرد و تەواویان کرد وتیان ربنا تقبل منا إنك أنت السميع العليم خوایە لێمان وەربگرە وتوب علينا إنك أنت التواب الرحيم لێمانیش ببوورە خوایە کەم و کورتیەک هەر شتێک هەبوو بێ جا ئێمەش کە ئەم عیبادەتانە ئەنجام دەین با زۆر نەنازین بە خۆمانە بڵێن لە سەپاست وەرگیراوە زەکاتەکانمان نوێژەکانمان ڕۆژەکانمان داوای لێبوردن لە خوا بکەین ئەگەر کەم و کورتێکی خوا بۆمانی پڕکاتەوە بڵێن یا ڕەبی خوایە داوای لێبوردن فریەکەین عەفومان کە یا رب العالمین خوایە یا ڕەبی خوایە لە خۆمان و ماڵ و مناڵمانت وەرگرت بێ ئەمجا بەڕێزان ئاگاتان لێ بێ کەوا لە شەوی جەژنەوە ئیتر الله ئەکبەر دەستی پێکا و هیچ نەبێ خۆت بەشدارکە لەو الله ئەکبەرانە چەند جارێک بیڵێرەوە الله ئەکبەر الله ئەکبەر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد وجهني مسلمانان أو تكبيراتنا يكيك لدروش مجوركاني إسلام كبدني برز بيلي خد بجدار كتيايا چونك جشني رمضان بس للشوكية ودسي فيها تاني يجي بياني يعني تاني يجي جشن بابلي يتمنى من هر أونية وكو جشني قربانية شوار روج بردوان بي بويا خد بجدار كتيايا ألو ذكرانا هروها خوش يسكانم كاتيك أرون بون يجي جشن ليش أوي بتشن خرمايك بخون لسر سنتي في غمر صلى الله عليه وسلم يعني بەڵگەبێک کە تۆ بە ڕۆژوونی تر تەواو فتارت کردو ڕەمەزان کۆتایی پێهات خوا لە هەموو لایەکمان قبوڵ کە